بابرنەوەی لە سلێمانی لە بەردەم هاندەران و یاریگای خۆیدا یانەی زێرەڤانی کۆتایی بە یاریەکانی قۆناغی یەکەمی خولی نایابی کوردستان هێنا و خۆی لە پێشەنگی ڕیزبەندی نزیک کردەوە. یاریەکانی هەفتەی کۆتایی خولی نایابییانەکانی کوردستان کۆتایی هاتوو یانەی زێرەڤانیش بەبردنەوەی لە یانەی سلێمانی لە ناو یاریگا و هاندەرانیدا بردنەوەیەکی گرنگی بەدەست هێنا و چووە پلەی دووەمی ڕیزبەندی خولەکەش هەر لەگەڵ فیکەی ناوبژیواندا ستونی گۆڵی یانەی زێرەڤانی ڕێگر بوو لە گۆڵی یەکەم یانەی سلێمانی بەڵام لە خولەکی سێ یاریەکەدا هیشام هادی بەهۆی هەڵەیەکی گۆڵچی یانەی سلێمانیەوە بوونە خاوەنی گۆڵی یەکەم یاریەکە هەرچەندە دوای ئەو گۆڵە یانەی سلێمانی هێرشەکانی زیاتر کرد بەڵام سەرجەم هێرشەکان لەلایەن هێڵی بەرگری و گۆڵچی یانەی میوانەوە ڕێگری لێکرا و گێمی یەکەم بەو تاکە گۆڵە کۆتایی هات گێمی دووەم هەرچەندە یانەی سلێمانی کۆنتڕۆڵ یاریەکەی کردبوو و چەندین جاریش دەچوونە ناو هێڵی سزای یانەی میوانەوە بەڵام بێئاکام بوو هەرچەندە پێشتریش یەکێتی تۆپی پێی کوردستان ئاگاداری یانەی سلێمانی کردەوە بە کۆنتڕۆڵکردنی هاندەرانی یانەکەی بەڵام لە یاریەکەدا بەهۆی هاویشتنی دەبەی ئاو بۆ ناو یاریگا ناوبژیوان یاریەکەی وەستان چەند خولەکێک پێش تەواوبوونی یاریەکە ناوبژیوان لێدانێکی سزای بۆ یانەی سلێمانی لێدا بەڵام کارساز محەممەد سەرکەوتوو نەبوو تۆپەکەی ئاراستەی دەرەوەی گۆڵەکە کرد لە کۆتاییشدا یاریەکە بەو تاکە گۆڵە لە بەرژەوەندی یانی زێرەڤانی میوان کۆتایی هاتوو جارێکی در هاندەرانی یانی سلێمانی بێهیوا کرد دوای تەواوبوونی یاریەکەش خاوەنی تاکە گۆڵەکە یاریەکە بەم شێوێ سەبارەت بە ئاستی یاریەکە و تۆمارکردنی تاکە گۆڵەکەش وتی توانیمان سێ خاڵەکە بەدەستبێنین و نزیک بینەوە لە پێشنگ یاریەکی دواخرایشمان مایە ئینشاڵڵا گەر بینەوە دەبینە پێشنگ ئاستیان نسناوڕە زۆر باش بوون ئێمە بڕێک زۆر بەرگریمان دەکرد ئاستی خۆمان نەبوو بەڕاستیم یاریە زۆر خۆشحاڵم کە توانیم گۆلێک بکەم دیپەکەم تا خاوەنی سێ خاڵ و لە لای خۆیەوە ڕاهێنەر یانی سلێمانیش ئاماژە بەوە دەدات کە یەکسانبوون و دۆڕاندنەکانی دەگەڕێنێتەوە بۆ نەبوونی هێرشبەرێکی بەتوانە لە پێکاتی تیپەکەی یاری ئەمڕۆمان لەگەڵ یانی زێرەڤانیە هەر لە بیدایەتەوە بە ئاسێکی باشەوە یاریمان کرد دەقەی یەکەم ئەبوایە یاریەکەمان حەسم کردایە لە ساڵحی خۆمان گۆڵمان کردایە چەند هەلێکی یاسامان لەدەستا تا بە هەڵەیەکی بەسیط گۆڵێکمان لێکرا یاریەکە کێشەی نەبوو یعنی ئاسەکە ئاسیان باش بوو کێشەمان ئێمە گۆڵکردن بۆ ئینشەڵڵا بۆ مەرحەلەی دوم چارەسەرێکی بۆ بردنەوەیش یانەی زێرەڤانی چووە پلەی دووەمی ڕیزبەندی بە 23 خاڵ و سلێمانیش بە 18 خاڵ لە پلەی حەوتەمدا مایەوە ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پێیان سلێمانی